ڕێکخراوی حەڤەی شوبات لە زۆرێک لە شارەکانی بەریتانیادا خۆپشاندان و گربوونەوەی ساز کرد لە ساڵیادی شەهیدی ڕۆژنامەنووس ویداد حسێندا. ئێمڕۆ بەشێک لە ئەندامانی ڕێکخراوەکە لێرە کۆبوونەتەوە بۆ گزارشکردن لە ڕێی خۆیان لەو ساڵیادەدا. بۆ مەبەستەش ئێستا دەچینە لای بەشێک لە ئەندامانی ڕێکخراوەکە کە لێرە گوربوونەتەوە. ئەندامان و چالاکوانان ئەمڕۆ 9 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر تیرۆرکردنی شەهیدی قەڵەم ڕۆژنامەنووس ویداد حوسێن کە 11 ساڵ لەمەوبەر لە بەرواری سێنسەی هەشتی 2016 لە شاری دیهۆک لەلایەن دوو ئۆتۆمبیلی جامڕەشەوە فڕفێنرا و دوای ڕۆژ تەرمەکەی دۆزرایەوە. هەرەو کات حکوومەت و پەرلەمان چەند لیژنەیەکی پێکێنا بە مەستی ئاشکراکردنی بکوژانی، بەڵام وەک هەمیشە ئەو لیژنانە کاری خۆیان نەکرد و ئامانجیان تەنها داپۆشین و بەلا ڕێدابردنی کەیسەکە بوو و هەوکو هەموو کەیسەکانی تری هاوشێوەی سورانی مامەحەمە و سەردەر عوسمان کە تەنها چاوبەست و ڕاستەکانیان لە خەڵکی دەشاردەوە. بۆ یەکەیسی ویداد تاکو ئێستا لای ئێمە بەکراوەی ماوە و دانەخراوە، تاکو بکوژانی دەستگیر دەکرێن و لە دادگایەکی عادلانە بەسای خۆیان دەگەن. لە بادینانی دووجار داگیرکراودا گەنجێک هات و قەڵەمی هەڵگرت تا بۆ ئازادی بنووسێت، دەفتەر و کامێرەیەکی کرد بەدەستێەوە تا وێنەی ئەو جوگرافیا داگیرکراوە بکێشێت و هاوار بۆ ڕزگاربوانی بکات. ناخرەش و بکوژە ڕاهێنراوەکانی دژ بە ئازادی کە دەسەڵاتدارانی پارتی سپۆنسەریان دەکات گیانیان لێسەند و کامێرەکەیان لێوەرکرد، بەڵام نەیانتوانی قەڵەمەکەی لێبسێن و خەونی ئازادی و ڕزگاری بکوژن. ئەویش ویداد حسێن. وەکو چالاکوانی یەکسەر ڕای تیرۆرکردنیە هەموو ڕۆژنامەنووسانەی کە وەکو کاکە ویداد حوسێن و سەردەشت و سۆران و کاوە و چەندانی تر بە گرنگی دەزانم کە بەردەوام بین لەسەر کاری ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەر بڕین کە گرینگە بەڕاستی بۆ بنیادنانی کۆمەلگایەکی هۆشیار و بەرەو پێشکەوتن و کۆمەلگایەکی پێشکەوت و خوازمان هەبێ. لێرەوە دەمێ لەسەر ئازاری قەڵەم لە کوردستان و لە عێراق بدوم. بەرزبوونەوەی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە عێراق و پرۆسەی دیموکراسی بوون بەرەو ئاقارێکی ترسناک دەبات. سەرباری ئەوەی مافکراون لە عێراق لە ناو تایەفەگەری و قەومەکان و مەزهەبەکان هەموو کات بە ئامانج گیراون نەیاسان نەدادگا لە عێراق مافیان پێنادا و دەبنە قوربانی دەست و مەرامی کەسانێک کە بەدڵی ئەوان نانووسن و قەڵەم بەدەستانی عێراق لە زمانی بەعسەوە تاوەکو ئێستاش ئازاد نەبوون لە دەربڕینی هەستەکان و ڕاستیەکان. ئەمەش بەسەر بۆ هەمیشە بەسەر سەریانەوەن بۆی بە ئازادی نەتوانن بینوسن و قەڵەمەکانیان هەمیشە شکێنراون. من وەکو ئەندامی ڕێکخراوی حەڤەی شوبات ئەمڕۆ لەم ساڵ ڕۆژەدا ساڵیادی نۆهەمین ساڵیادی شەهیدکردنی ویداد حوسێن ئامادە بووین و ئیدانی ئەم کارە دەکەین و ئێمە پەیامی ئێمە بۆ جوود بنەماڵە ئەوەیە کە ئێمە بەردەوامە بین لەسەر ڕێچکەی ویداد حوسێن و شەهیدەکانی قەڵەم. من وەکو چالاکەوانێک ئەوڕۆ هاتووم خۆپیشاندانم کرد دژی شەهیدی قەڵەم ساڵیادی شەهیدی قەڵەم ویداد حوسێن و ئیدانەی شەهیدکردنی هەموو ڕۆژنامەنووسێک و چالاکەوانێک دەکەم، دژی هەموو ئەو پێشێلکاران دەکەم کە بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت. کۆبینێتەوە وەکو ئەندامانی ڕێکخراوی حەڤەی شوبات کۆبینێتەوە بۆ ئەم یادە پیرۆزە ڕۆژی سیانزی ئابە کە مانگێکی شومە بە نسبەت کوردستانەوانێ. لە ڕۆژی سیانزی ئابی 2020 دەژێ ئاڵای حەڤەی شوبات بۆ مافی مرۆڤ کۆ دەبینەوە بۆ ڕێزگرتن لە یادی ڕۆژنامەنووس بێدار حوسێن کە ژیانی لە پێناو حەقیقەتدا بەخت کرد، کارەکانی گوێری و پابەندبوونی بە ئاگادارکردنەوەی خەڵک بەرزترین بەهاکانی ڕۆژنامەگەری بەردەستە دەکات. بەهاکان لە هەرگیز نابێت بەهۆی توندوتوژی و ترسەوە بێدەنگ بکرێن. لەدەستدانی دڵتەزیێن بێدار حوسێن بیرهێنانەوەیشی ئەو مەترسیە قورسانەیە کە لە کوردستان و سەرتاسەری عێراق و ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان دەبێتەوە. زۆرجار ڕازگۆکانی کۆمەلگاکەمان ڕوبەڕووی هەڕەشە و هەراسانکردن و تەنانەت کوشتن دەبنەوانێ. ئەم جۆرە هێرشانە تەنها هێرشکردنە سەر تاکەکان نین، هێرشکردنە سەر مافی هەموو کەسێکە بۆ زانین و قسەکردن بە ئازادی. دەستان خۆش بێت. ئەمڕۆ وەکو ئەندامی ڕێکخراوی حەڤەی شوبات گربنەوەیەکمان ئەنجامدا بۆ ئیدانەکردنی شەهیدی قەڵەم ویداد حوسێن و گشت شەهیدانی قەڵەم کە ڕۆژنامەنووسان ئیدانەیان دەکەین.
چالاکوانان و ئەندامانی ڕێکخراوی حەڤەی شوبات ئەمڕۆ بەشداریان گورتبوونەوەیان کردووە لە شاری بێرمیگام. هەروەکو دیارە 9 ساڵ بەر لە ئێستا ڕۆژنامەنووسی کە بە شەهیدی قەڵەم ناسراوە ویداد حوسێن لە شاری دوهۆک ڕفێنرا و دوای شکنجەدانێکی زۆر کوشتیان. ئێمە وەکو چالاکوانانی دانەی ئەم کارە قێزەو ناکەین. ئەوە بکوژانی ئەم کارە تاوەکو ئێستا لە سەدەسەڵات ماون و بە هیچ شێوێ دادگایی نەکراون. ئێمە هەتاوەکو ئەو کاتێک کە ئەم دوو حیزبەوە ئەم دوو بنەماڵەیە لەسەر ئەم دەسەڵاتە بمێنن دژایەتیانەکەین. و ئەمەژەوە دەرەبڕێکە ئازادی بیرروڕا ینی ئازادی ڕادەربڕین لە کوردستانە بە هیچ شێوێ بوونی. قەڵەمێکی ڕاستگۆ لە هەموو چەکەکان بەهێزترە هەر لەبەر ئەمە بوو کە ویداد بە گیانی خۆی نرخیدا. ئێمە ئەمڕۆ وەکو چالاکوانانی ئەندامی ڕێکخراوی عەڤدەی شوبات لە شاری بێرمیگام کۆبووینەوە بۆ سەرزەنشکردن و ڕسواکردنی بکوژانی ویداد حوسێن. خوا لێی خۆشببوو بووە قوربانی ئەقڵیەتی خێڵگەری بە ناوی حکوومەتەوە کە چەندەها چالاکوان و ڕۆژنامەنووس و خەڵکی سڤیلی لە ژنێ و لە ژێر ناوی جیاجیا تیرۆر کرد وە لەبری دۆزینەوە و دەدگایکردنی تاوانباران و بکوژان بە پێچەوانەوە ئیمتیازی مادی و معنەوی و پلە و پایان پێشکەش دەکرێت. ئازادی بۆ هەموو چالاکوانانی ئازادی خوازانی ڕێگای ئازادی بە تایبەت شێروانی ئومێد بەرۆشکی و بەڕوخی دەسەڵاتی گەندەڵ. وەک چالاکوان و ئەندامی ڕێکخراوی عەڤدەی شوبات ئەمڕۆ هەستاین بە ئەنجامدانی گربوونەیەک بۆ یادی شەهیدی قەڵەم ویداد حوسێن کە بەدەستی جەلادەکانی پارتی مەسوول بارزانی تیرۆر کردنەوەی شەهیدبوونی ویداد حوسێن لە شاری بێرمینگام کە ڕۆژنامەنووسێکی دلێر و ئازا کە تەنها لەسەر وتنی چەند ڕاستێک کوژرا. هیچ ڕۆژنامەنووسێک لە عێراق و لە کوردستان گیانی سەیڤ نییە. بە ئامادەبوونم لێرە وەک ئەندامێکی ڕێکخراوی عەڤدەی شوبات بۆ یادکردنەوەی شەهیدی ڕۆژنامەنووس ویداد حوسێن کە لە 13/8/2016 شەهید کرا لەلایەن دوو بنەماڵەی هەرێمی کوردستانەوە. ئێمە وەکو چالاکوانێکی ئازادی خواست لێرن بۆ یادکردنەوەی شەهیدی قەڵەم ویداد حوسێن. ئێمە ئەم کەمکردنە و کوشتنەی ڕۆژنامەنووسان ئیدانە دەکەین و داوای دادگایەکی عەداڵەت دەکەین بۆ ئەو کەسانێک کە ڕۆژنامەنووسان دەکوژن و بەبێ دادگایەکردن لە شەقامەکان دەسوڕێنەوە. ئەمەش کارزاتی گەورەیە لە هەرێمی کوردستان. ئەمە لە کاتێکدا کە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ئەمنیستی ئینتەرناشنال لە تازەترین راپۆرتیدا پرۆژە یاسای ئازادی ڕادەربڕینی بە هۆکاری بەدەستکردنەوەی ئازادیەکانی تاک و کۆمەڵ لە عێراق و هەرێمی کوردستان لە قەڵەم دەدا. شیاس ئات پەیامنێر بیکەیفۆ.